وەکو دیاری بۆ بەشێک لەو خاوەن پێداویستیە تایبەتانەی دەڤەری ڕاپەڕین بە تایبەت ئەو منداڵانەی کە شەلەل دەماخن جۆرێک کورسی تایبەتیان پێویستە و خاوەن پێداویستی تایبەتن. ئەم دیارە بچووکەمان بۆ هێناون بۆی بیگەێنین بە چەند خانەوادەیە کە پێویستیان پێیەتی و هەر شتێکی تر لە ئایندەیە بتوانین چ لە هەرێمی کوردستان چ لە بەغدا لە ماوەی ڕابردوو لە ڕێگای سەرۆکوەزیرانی عێراقەوە بەشێک لە خاوەن پێداویستیە تایبەتەکان کاتێک هاتنە بەغدا توانیمان داواکەیان بگەێنین و بەشێکی باش پێداویستیان بۆ دابین بکەین. و ئێستا جگەلەوەی کە بۆ شەلل دەماخ هەندێک دیاریمان لەم کورسیانە هێناوە، هەندێک پێداویستی تری خاوەن پێداویستی تایبەت لە ئایندەیە سەرۆکوەزیران بەڵێنی داوە کە بیگەێنێ پێمان ئینشاءڵڵا ئەوە بەشێکی باشی بۆ دەڤەری ڕاپەڕین دابینەکەین.